سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بە هیوای بەیانێکی پڕ لە جوانی و لە شادی بۆ تەواوی بینەر و بیسەرەکانی پرۆگرامی بەیانی 24 بەیانی تۆش باش سپاس دەکەم. بە تایبەتیان بەیانە پیرۆزباییەکی تایبەت و بەیانی باشێکی تایبەت لە کچانی نەوجەوان دەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کچانی نەوجەوانە، بۆیە ئەمڕۆ پرۆگرامی ئێمە تایبەت دەبێت بە ئەم ڕۆژاوە گرنگیدان بەم خانمانە کە ژنانی دواڕۆژی کۆمەڵگە. باشە، ئەمڕۆ ڕۆژی جیهانی کچانی نەوجەوانە. ئەم ڕۆژە جیاوازی لەگەڵ ڕۆژی ژنان یاخۆت ڕۆژی ئافرەتان ئەوەیە کە بۆ ئەوەیە وڵاتانی جیهان نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەی دەستنیشان کردو دەی ئۆکتۆبەر بۆی کە وڵاتانی جیهان بەهۆش خۆی بێنێتەوە بەرامبەر بە ئەو با بڵێین جیاوازە جێندەریانی کە بەرامبەر بە کچان دەکرێت هەر لە تەمەنی منداڵیەوە و ئەو کچانی کە لە تەمەنی منداڵیەوە لە با بڵێین خوێندن دەردەهێنرێن و هاوسەرگیریان پێدەکرێت لە تەمەنێکی زۆر منداڵیە. لە ڕۆژی 11 ئۆکتۆبەر ئەم ڕۆژە بە ڕۆژی جیهانی کچانی نەوجەوان دەستنیشان کراوە. ئێستا دەچینە ناو پرۆگرامەوە بۆی کە بزانین لە ناو هەکبەی پرۆگرام جگە لەم بابەتانە چی دیکەشمان ئامادەیە. لە زاخۆ دوو هاوسەر لە ماڵەکەی خۆیان ڕۆژانە 120 دانە سابوونی سروشتی دروست دەکەن و لە بازاڕەکان ئەم سابوونانە ساغ دەکەنەوە کەواتە ئەمانە سابوونێکی دەستکردن بە هەوڵی ئەوە دەدەن کە ئۆرگانیک بێت. وەک ئاماژەم پێدا ئەمڕۆ ڕۆژی جیهانی کچانە بەم بۆنەیەوە لە سەرجەم وڵاتان چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت. هونەرمەندانی کورد لە بواری پەیکەرسازی لە هونەرمەندانی جیهانین بۆیە کاری ناوازە و تایبەتەکەن. ئەمڕۆ لە ستۆدیۆی سلێمانی بە شێوەی ستۆدیۆی کراوە لەگەڵمان ئەبن هاوکارانمان لە سلێمانی باس لە هونەری پەیکەرسازی دەکرێت. دیارە چالاکیش لەوێ بەڕێوە چووە. بەڵە دیارە هەکار ئەم بابەتێکی ئێستا باسی لێوە ئەکەین باسکردنا لە دروستکردنی بەرهەمێکی سروشتی واتە ئەگەر خەڵکێک هەیە کە ئەگەر بتوانێت و توانای ئەوەی هەبێت لە ماڵەکەی خۆیدا هەندێک بەرهەم بهێنێت ئەوە هەم سوودێکی تایبەتی دەبێت بۆ خەڵک چکە بابەت بەرهەمەکە ئۆرگانیکە جگە لەوەش ئەمە دەستکەوتنی بژێوی ژیانە ڕەنگە کارەکان ئەوەندە فراوانیش بکرێتەوە کە بتوانن لە ڕێی ئەو کارەیانەوە هەلی کار بۆ کەسانی دیکەش بڕەخسێنن. هودا و سلێمان دوو هاوسەری دانیشتوی شاری زاخۆن ماوەی زیاتر لە ساڵێکە لە ماڵەکەی خۆیان پرۆژێکی بچووکیان دامەزراندووە لێرە هیوای ئەوە خوازین کە پرۆژەکەیان گەورە ببێت سابوون بەرهەمەهێنن. هودا و سلێمان ڕۆژانە زیاتر لە 5 کاتژمێر کارەکەن بۆ هەر ڕۆژێک 120 پارچە سابوونی جۆرا و جۆر دروست دەکەن. بەری ساڵێکە ئەم ڤیکۆری مەدەستۆڤێتیە فکرەوەمە بێ و زەڵامی مەهۆری کۆر و پشتەوانی من بێ و ڕۆژانە ئەم 4 حتا 5 ساعت تا 6 ساعت دنە کۆری خوا ئەم ڕۆژانە 120 قطعه سابینە دەرێت خن و هەمی سابینێت مە ژیب مەوادی ناوخۆی تێنە دەرستکردنێ و هیچ مادەیەکی زیان کوتی دەهابێت ئەم نۆک نەدنۆڤدا. ما سابینێت خوا ڤڕێکردنە تواقیگەها کیمیایی کە زیانێت پێ هەنە یان نە.
اول راپور جی تحقیق حاکمیایی کو سابینت ما گنجای و ساده درست درکتن سروشتینه و هیچ زیان اکتیدانینه اگر حکومت هاری کار بد ام دیشین پروژه خواه مزنتر لی بکن و بیکاری ناف مدنامینه اف مشروعها مال منو خزانه خواه ما اف فکره هبی خزانه من اف فکره دا من قلت اگر ام دست بشوله که هو سابق کن و پروژه که بکن من جهزر سر کرو ام پیک هاتن ما دست پیکر و جبری ساله که و الحمدلله نتیجه گلک باش ما اینانه و سابینا مجک سرکفتی بی گلک هم فحصادا و هم تجربه جی دست پیکی نزیکی 6 ماه حتی 9 ماه ما تنی تست سرد کردن و تجربه سرد کردن. مدینه دونه. راستی بیت زنی. اگر مدرس. بوده کلاش جا. زنی چندی دست پیکی؟ بینچی آلا. بابەتی سەرەکی ئەمڕۆ تایبەتە بە خانمان چونکە تەوەرەکات لەسەرەوەی کە ڕۆژی جیهانی کچانە ئەگەرچی کچان لە کۆمەڵگا زۆر گرنگن و داهاتوون دایکی داهاتوون ئێمە دەبووای ئەمڕۆ بەرنامەکان خانوێک پێشکەش کردوێ بەڵام لە پشتی هەر ئافرەتێک ئەگەر پیاوێکی باش و دڵسۆزی شەبێت دەبنە تەواوکەری یەکتری و ڕەنگە بتوانن کاری ڕۆژانەیان و پەروەردەیەکی باشتریش بۆ نەوەکانی داهاتوو بکەن. 11 ئۆکتۆبەری هەموو ساڵێک لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە بە ناوی ڕۆژی کچان نامدراوە بۆ یەکەمین جاریش لە ساڵی 2011 بە ئامانجی دروستکردنی دەرفەتی زیاتر بۆ ڕۆڵی کچان و پاراستنی مافەکانیان لە ناو کۆمەڵگا ئەم ناوەی لێنراوە. بۆیە ئێستا لە کوردستان ئەگەر بنەماڵەکان ئاگاداری ئەو ڕۆژە نەبن بەڵام کچان بە ئاوەدانی ماڵەکانیان نەزانن ئەوە دواتر هەروەکو هەکار ئاماژەی پێکرد دایکێکی سەرکەوتومان نابێت لە دو ڕۆژە. بێئاگایە لە ڕۆژی تایبەتی کچان. ئاخر ڕێبوار هەمیشە هاندەر و پشتیوانی کچەکانێتی بە ڕەفتاری نەرمونیان و با چاودێری باشی کچەکانی نیشان دەدات دەکرێت هەموو ڕۆژ ڕۆژی کچ بێت لەگەڵ هەنگاوەکانیان دەڕوات و باش ئاگاداریانە. با سەرکەوتنەکانیان دڵیشادە و ڕێگە خۆشگەرە بۆ سەرکەوتنی زیاتریان. ئەو دەڵێ سێ کچم هەیە بیلبیلەی چاوەکان من. خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئاسوودەین لەگەڵیان ئەوەی لە توانامان بێتن پاڵپشتیان دەکەین هاریان دەدەین بەرە پێشەوە ئەوان لە توانایاندا هەبوو یاری شترەنج بکەن بۆ نمونە ئەنی حەزیان لێ بوو هیوایەتیان بوو ئێمەش ڕێگریمان لێ نەکردن هەز بە کەمی کوڕی ناکەین زۆر خۆشحاڵ ینی کە دەچێەوە ماڵەوە سێکیز بەرە و ڕوودێن ئەو ماڵە ئاوەدان دەکاتەوە ئەتا ئێستاەوە شتێکی ها بە مشکماندا نەهاتەوە بڵێ بیر لە کوڕ بکەیتەوە یان فەقیان پێ بکەین لەگە کوڕ ناوەڵە زۆر بە پێچەوانە. ڕۆژێکی تایبەت بۆ کچان بۆ دەربڕینی خۆشحاڵی و هاتنە مەیدان. 11 ئۆکتۆبری هەموو ساڵێ بۆ ئەم بەشەی کۆمەڵگا ناونراوە بە تایبەتی لە تەمەنی منداڵیەوە بە هاندانی گەورەکانە و پشتگیری ئەوان پەرە بە توانەکانی خۆیان بدەن. ڕۆژی جیهانی کچان پیرۆز بێ من زۆر دڵخۆشم کە کچم دایک و باوکم یارمەتیم دەدەم من کە گەورە بووم یارمەتی دایک و باوکم دەدەم لە شەترەنج توانیم پار و پێرا توانیم پلەی دووەم بەدەست بێنم ئەم ساڵ لەسەر ئاستی عێراق لە مووسڵ توانیم پلەی سێیەم بەدەست بێنم لەگەڵ هاوڵی کچەکانم یاری دەکەم دەرس دەخوێنێم و هەروەها ڕۆژی جیهانی کچان پیرۆز بێت دایک و باوکم زۆر خۆش دەوێت کە بەهانامەوەتون زۆر سپاسیان دەکەم کە ماندوو بوون بۆ من هەڵیان داوە پلەی یەکەم بەدەست بێنم و هەروەها زۆر سپاسی دایک و باوکم دەکەم لێرەوە شانازیان پێ دەکەم. ئەگەر تاقە ڕۆژێک لە ڕۆژمێر بە ناوی کچان کراوە بۆ ئەوەیە وەبیری کۆمەڵگاکان بهێننەوە
دەبێ پشتیوانی کچان بن بۆ دەستەبەرکردنی مافەکان و یاساکان هەروەها ڕێگر بن لا توندوتیژەکانی بەرامبەریان. لە ناو کوردەواری ئێستا دەڵان کچەکان ئاوەدانی ماڵن. سەرەڕای هەندێک لە ڕێگرەکانی کۆمەڵگا هێشتا کچان ئاڵا هەڵگری محەبەت و خۆشەویستین لە ناو خێزان و لە ناو کۆمەڵگاشدا. کچان ئێستا بە تواناکانیان لە هەرێمی کوردستان دەڵێن بۆ پێشکەوتنی وڵاتەکەمان ئێمەش لەگەڵ نیوەکەی تر هەنگاو دەنەین. هێرە مەولودی، کوردستان 24 هەولێر. گرنگیدان بە کچان و منداڵانی کچ لە کۆمەڵگە بابەتی ئەمڕۆمان دەبێت لە بەیانی 24 و تەوەری یەکەمان دەبێت لە پرۆگرام. هەموو جار قسەیەک هەیە دەگوترێ بە تایبەت بۆ باوکان و بۆ پیاوان دەڵێن باوک تاوەکو نەبێتە باوکی کچ بە تەواوی تامی باوکایەتی ناکات. ئێستا من تامی باوکایەتیم کردەوە بەڕاست. زۆر سپاس لەگەڵ منداڵەکانی هەموو لایەک. ئەمە زۆر دروستام قسە کچ ئاوەدانیە، کچ ئەمانە، کچ دایکە، کچ واتە ژیان، بەڵام کچێک بەباشی بەڕێکی پەروەردەکرابێ. بۆیە دەمانەوێت ئەو ڕێگانە نیشان بدەین کە کچەکە چۆن پەروەردە بکەین، ئەم بنەمایانە چین بتوانین کچێکی باش و ساغڵەم و تەندروست بۆ کۆمەڵگا پەروەردە بکەین. لەسەر ئەم بابەتە میوانمان هەیە و قسە دەکەین. بەڵێ بۆیە گرنگیدان بە کچان و ڕۆژی جیهانی کچانی نەوجەوان بە تایبەتی و کچانێکی دی لە 13 ساڵ بەرەو سەرەوەن ئەمڕۆ ڕۆژی ئەوانە دەمانەوێت گفتوگۆ بکەین چکە وڵاتانی دراوسێ ئەگەر ببینین سەرێکی وڵاتانی دراوسێ بکەین زۆر بە شێوەیەکی ئەوەی با بڵێن ڕۆڵیان کەم کراوەتەوە. لە ئەفغانستان کچان هەر لەو تەمەنە منداڵەیە دەردەکرێن لە خوێندن یان زۆر بە زووی دەدرێن بە شوو. دەمانەوێت ڕۆڵی کچان باس بکەین لە کۆمەڵگا لەگەڵ میوانمان عەزیمە مەلا محەممەد ڕاوێژکاری خێزانی کە لەگەڵمان ئەم بەیانیە میوانە. بەخێر هاتی. بەیانی باش خات بەخێر بێ سەرچاوان. با بزانین پێش هەموو شتێک ئەگەر کچان دوور بخرێنەوە لە کۆمەڵگا پەراوێز بخرێن وەگوی کە باسم کرد لە وڵاتانی ناوچەکە هەیە پەراوێز بخرێن ئەو کۆمەڵگایە چی لێ دێت؟ خۆی کچ دوور ناخرێتەوە چونکە بەشێکە لەناو ئەو کۆمەڵگایە. یعنی هەرچەند تو بەلاینەی پەرامۆشیکەی کاردانەوەی خراپتر دەبێت، بەڵام کاتێک کە هاتە ناو کۆمەڵگا بەو شێوە تەندروستەی کە بە تەندروستی گەشەونمەی خۆی کرد بەو شێوازە هەم ڕۆڵێکی کاریگەری دەبێت چونکە کە کەس دوور خرایەوە هەر کوڕێک کە لە دایک دەبێت لە دایکێکە کە پەروەردەی دەکات کەواتە زۆر جار ئەگەر کۆمەلگا سەرکەوتوو بوو ئافرەتان و کچان بە تایبەتی لەو تەمەنەی کە دەست پێ دەکات. سێ قۆناغی کچان هەیە کە زۆر گرنگە لە 12 ساڵی تا 15 ساڵی کچ بە تەبیعەتی حاڵ لاسایکردنەوەی زۆر زۆرە. یعنی شێوازی کچ لەگەڵ کوڕ لەو تەمەنە زۆر فەرقی هەیە. ئەبێ دایک و باوکان بزانن شێوازی کوڕ بەو پەروەردەکردنە لەو تەمەنە لە 12 تا 15 شێوازێکی ترە، شێوازی کچ شێوازێکی ترە. کەسایەتی ئەو کچە دروست دەبی لەو 3 ساڵە لەبەر تێبەر هۆرمۆناتی جسمی ئەو گەشەی جسمی لەوە زۆر بە سەریعی گەشە دەکات بە شێوازێکی سەریع. زۆر جار ئێمە وا هەستی پێ دەکەینەوە نیشان دەدەین کە کچەکەمان گەورە بووە تەواو بەو شێوازە هەڵسوکەوتی لەگەڵ دەکەین وەکو گەورەیەک، بەڵام ئەو لە ناوە نەخۆشە چونکە ئەو هۆرمۆناتێک کە لە جسمی لە گەشەکردندایە لە منداڵیەوە دێ بەرەو گەورە بوون دێ هێشتا نەتەواو گەورە بووە بەو شێوازە مامەڵی لەگەڵ بکەیت کە گەورەیە نە ئەو منداڵی پێشتریشەکە وەکو منداڵ مامەڵی لەگەڵ بکەیت. بۆیە زۆر جار ئێمە وەکو ڕاوێژکاری خێزانی و ڕاوێژکاری پەروەردەی نەوجەوانان دایکان و باوکان زۆر گلەی ئەوەیان هەیە. زۆر جار دەڵێن ئێمە نازانین چۆن تەعامل لەگەڵ کچەکانمان بکەین، پێشتر زۆر گوێڕایال بوو بەڵام ئێستا ئەو گوێڕایاڵیەی نەمایە. ئەگەر وەکو گەورە پێی دەڵێن تو گەورەی ئەو گەورەیە نییە چونکە هێشتان مایتی. ئەگەر وەکو منداڵیش بیتن دەڕێ من گەورە بوویمە و خاوەنی خۆم و ینی هەست بە گەورەیەکێکە ئێمە نازانین و ئەو قۆناغێکی هەستیارە ئەبێ زۆر زۆر بە شێوازێکی ینی چۆن بە مەهاراتێکی جوان لەگەڵی هەڵسوکەوت بکەیت. زۆر باشە. خاتو عەزیمە پەروەردەکردنی کچ تایبەت جیاوازە لە کۆمەڵگەیەکی
کە پەیوەستە بە ئاین بە کولتور و لەگەڵ کۆمەڵگەیەکی دیکە کە زۆر بەلایەنەوە گرنگ نییە پەیوەست بوون بە ئاین و بە کولتوری وڵاتەکانیان یعنی پارێزراوی کچ ناسکبوونی کچ ئەمانەتێکی ڕەنگە گەورەتر بێ لەوەی کە لە پێناوەی کچەکە بپارێزی هەندێک جار بە خێرا یاخود بە زوو بە شودانی کچەکە ڕەنگە گرفتی گەورەی لێ بکەوێتەوە ئێستاش زۆر جار کە پارێزەرەکان یان دادوەرەکان یان ڕۆژنامە نووسەکان کە لێکۆڵینەوەیەک دەکەن دەڕۆن بە دووەداچوونێک دەکەن دەبین زۆربەی ڕێژەی جیابوونەوە و کێشە و گرفتەکانی خێزان ئەوانن کە کچەکان زوو بە شودرانە چ تەمەنێک گونجاوە بۆ بە شودانی کچ خۆی ئەمە کاتێک کە دێن باسی کچ دەکەین یعنی تەرکیزمان زیاتر ئەوەیە کە کچەکان چۆن ببنە دایکێکی نمونەیی چۆن نەوەیەک پێ بگەێنن کە لەسەر پێی خۆی بوەستی چۆن بڕێ شێرە کوڕ شێرە ژن بەو شێوازە دروستیان بکەین ئەو شێوازەی کە هەیە ئەگەر گوتم کە قۆناغی کچایەتی بکێ سێ بەشێک لە 12 ساڵی تا 15 ساڵی بەشێکی منداڵە تو دەی بە شێوازێکی زۆر هەستیار مامەڵەی لەگەڵ بکەیت لە 16 ساڵی تاوەکو 18 ساڵی ئەو کچەوە ئەزانێ لەسەر ئەو زەویە بەس خۆی هەیە زۆر جار بە هەموو کەس رازی نییە زۆر جار هەموو بە هەموو شتێک رازی نییە بەردەوام حەزی لێیە شت بگۆڕی لە تەبیعەتی خۆی وایە ئەو بە تەبیعەتی کچ وایە لە 19 ساڵی تا 21 ساڵی پێی دەگوترێت قۆناغی دامەزراندنی کچ تەواو ئەو کاتە هەوڵ دەدا کە خۆی تێکەڵکا لەگەڵ مجتەماع کە خۆی بگونجێنی لەگەڵ مجتەماع بزانی دایکی چۆنە باوکی چۆنە کەواتە ئەگەر ئێمە بەو سێ قۆناغە بین قۆناغی 19 ساڵی بەرەوسەر کۆناغێکی گونجاوە بۆ ئەوەی ئەو کچە حازر بکرێ و بستە ماڵێک کە بێ منداڵ پەروەردە بکات و بێ تەکوینی خۆی بکە چونکە تو ئەگەر بێی لە 12 ساڵیان لە 15 ساڵی ئەو کچە بێخێ قۆناغێک بێخێ ماڵێک ئێمە مسئولیاتی دەکەوتە سەر مسئولیاتی دایکایەتی هاوسەرایەتی دەوروبەری یعنی ئەبێتە مامۆژن ئەبێتە براژن ئەبێتە بووک ئەبێت ئەوە هەموو مەسئولیاتە بۆیە لەوانێ زۆر زەحمەت بی نەتوانێت لەگەر ئەو گەشەی خۆی کاتێک کە گەشەی هۆرمۆناتە خۆی نەخۆشە ئەوانەشی هەموو بێ مەسئولیاتانش بێ لۆی زۆر زەحمەتە روی ئەوانەی لەو تەمەنا شو دەکەن کەم هەیە نەجاحەت بینی باشە بۆچی داوی نەخۆشی لێ بنین بۆ ناوی ئەوەی لێنەنین کە گۆڕانکاریێکی سروشتیە قۆناغێکە ئەبێ پێیدا تێپەڕێت لەبەر ئەوە نەخۆش ناوین چونکە لە ناوە تەواو نییە جسمی یعنی تو ئەگەر بەو شێوازە سیر بکەیت چۆن ئێمە مامەڵەکە لەگەڵ نەخۆشێک دەکەین ئەگەر هەر کاردانەوەیەکی هەبێ لی ناگرین ئەڵێن نەخۆشە بەڵام ئەگەر کەسێکی ساغ و سەلیم تووڕەبی یان بە شێوازێک مامەڵەت لەگەڵ بکات توش بەرامبەر ئەو ڕەتفعلت ئەبی کەواتە ئەگەر بەو شێوازە سەیری بکەین چونکە سێ تایبەتمەندی هەیە لەم قۆناغە لە کچاندا هەیە کە قۆناغێکە زۆر خەوی حەزیان بە زۆر خەویە تێرخەو نابن زۆر دایک باوکان گلەی ئەوە دەکەن کچەکەمان تەمبەڵە هیچ ناکە هەر بەردەوام نووسووە بەردەوام وە قۆناغی تووڕەیی زۆر تووڕەیە هەموو شتێک وەرناگری قبول ناکە بەردەوام ئەوە هەمووی چۆن برێکاریەکەی هۆرمۆنەکانیتی کە لە گەشەکردندایە وی ئەگەرە تو ناوی ساغی لێ بنەی بەو شێوازە تو ناتوانانی بەردەوام لەگە کەسێک مامەڵە بکەی کە تووڕەیە باش خاتو عزیمە با لە پرسیارەکەی کاک حەکار دەرنەچین ئەگەر وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوە دواتر من پرسیاری دیکە لە جەنابێت بکەم چکە پێم وابێت تۆزێ بابەتەکە بەلایەکی تراڕۆی مەبەستمان ئەوە بوو کە چ تەمەنێ گونجاوە چونکە ئەوەی کە ئێستا گرنگی پێدرێت لەلایەن ڕێکخراوەکانی مافی ئافرەتانە و یاخود مافی ژنانە باس لە ئەوە دەکرێت کە ئەو کێشە کۆمەڵایەتیانەی لێ دروست بووەتەوە کە بکچێک بە تەمەنێکی منداڵی دەدرێ بەش و هێشتا ئەو پێگەیشتنەی نییە چ تەمەنێ گونجاوە خۆی ئێستا بە تایبەتی ئێستا زیاتر کە دایک و باوکان ئەگەر بدوێنی ئەڵێن کچەکە خۆی هەڵی بژاردیە کچەکە خۆی ئەوێ کچەکە خۆی ڕازیە بێگومان لەبەر ئەوەی دووشت هەیە لەو تەمەنا زۆر زاڵە بەس یەک هەستی سۆزداری کاتێک کە دێ ئەو کچە بەڕەو گەورە بووندێ ئەو هەستە سۆزداری زۆر لە ناوی بەقووەتە ئەگەر دایک و باوکان جێگای وە نەگرنەوە دایکێک بەردەوام باوەش لە کچەکەی نەکا ماچی نەکا پێی بڵێ چیتە بۆ کەمنان دەخۆی بۆ عاجزی بۆ وای بەو شێوازە نەبی لەگەڵی هەر بڕێ هەر تووای و تو تەمبەڵی و تواناکەی و تو گەورە بووی و تو ئەو هابی بەیانی سوش بکەیت سەرکەوتو نابی ئەو قسانە بۆ ئەو زیاتر ئەڕمێنی زیاتر لە ناو باشە خاتو عزیمە پێگەیشتووی عەقڵی یان پێگەیشتووی جەستەیی و تەمەن
پێوەرە بۆ ئەوەی دایکێکی سەرکەوتوبی چونکە ئینسان پێک هاتیە لە دوو بەش ئەگەر هەم لە عەقڵەوە نەقز بوو ناتوانانی بەسەر شتەکانی خۆی دازاڵ بێ ئەگەر لە لایەن جەستەوە نەقسی هەبوو ئەو شێوازە چونکە لە هاوسەرگیریدا دوو شێواز هەیە هەم لایانی عەقڵ و هەم لایانی جەستەش ئەگەر هەردووچی تەواو پێگەیشتو نەبوو لایەک کەمتەر خەم بوو چۆن وەکو سیارەیەک ئەگەر تایەکی پەنسەربی ناتوانانی بڕوە بزەبت ئەوە ژوایە ناتوانانی تەواو ژیانی خۆی بکە ناتوانانی سەرکەوتوبی لەو ژیانە کەواتە هەردووچیان پێوەرن بەڵام کە جوابەکەی ئەوە کە لە 19 ساڵی تەواو ئەو کچە کامل دەبی ئینجا لەو کاتەوە یعنی لەسەر خۆی دەمینێ ئایا چەندە حازرە و ئایا چەندە خۆی جارەبیری لێ دەکاتەوە باشە ئەوەی کە ئێمە ئێستا لەم سەردەمە ئەژین سەردەمی تەقینەوەی ئاگاداری وشیاری و زانیاریە یەک کلیکە لەسەر ئەو ئامریکا لە بەردەستە ئیتر لاپتۆپە مۆبایلی زیرەکە هەر شتێکە کۆمەڵە زانیاری دەداتێ چەند گرنگە کە بزانین ئەو کچێک کە ئێمە پەروەردەی ئەەکەین تا چەندە ئەبێ خوێنەوار بێت چەندە تێکەڵ بە کۆمەڵگا بێت چۆن لەگەڵ ئەم دنیا پڕ لە زانیاری و ئاگاداریە مامەڵە بکات لە کاتێکە باسم کرد زۆربەی وڵاتان هەن وەکو ئەفغانستانە سۆماڵە سوودان ئەمانە کچەکان لەبەر خوێندن دەردەهێنرێن دەخرێنە ماڵەوە دواتر بە شوەدرێن چەند گرنگە ئێمە لە کوردستانە شتی وامان ئەتوانین بڵین نییە ئەو لە سەردەمانی کۆنیش هەر زۆر هەڵدراوە ژن بخرێتە ناوکایی ژیانەوە بە تایبەتی بەرخوێنجن خۆی بیرکردنەوەی ئەو مشتەماعە ئەو کۆمەڵگایە مەسەلەن ژن ئەگەر وەکو کائینێک دابنێ تەنها لایانی جنسی ئەو ئافرەتە ئەو کچە سیرکە وای لێکە ئەڕی پێویستی بە خوێندن نیە پێویستی بەیز نییە تەنها لە ماڵێک داێنێ با منداڵی هەبێ و ماڵخە پاک بکاتەوە منداڵ بەخێوکە بەڵام منەڵێم ئەگەر ئافرەتێک ڕۆشن بیر نەبوو بەکو جەنابەت فەرمووی لە سەردەمی تەکنەلۆژیای ئەمڕۆ چۆن پەروەردەی بکە خەلەل دروستە بێ وی ئەبێ ئافرەتان ڕۆشنبیر بن ئەگەر لەلایانی خوێندن کاکە هەرچەند کەم و کوڕی هەیە لەلایانی خوێندن بەڵام دایک و باوکان لە ڕووی پەروەردەوە بۆ مامۆستای تایبەت بە تایبەتی مەسەلەن ڕێکخراو هەبێیان دەستگا هەبێیان وەکو سنتەر هەبێ پەرە بەو چینە بدە چونکە چینێکە کەسایەتی ئەودا ئەمەزرێ کاتێک کە بووە 19 تا 21 ساڵ ئەو ئەوێ بگونجێ لەگەڵ کۆمەلگا لەگەڵ دەوروبەری کە ئەوێ بگونجێ بەو شێوازە ئەگونجێ کە خۆی لەسەری پێشتر پەروەردە بووە لە 12 ساڵی و چی لەگەڵ کرایە ئەگەر کچێک بوو بەردەوام ڕوشتێن کرا بەردەوام گرنگی پێنەدرا قسەی پێگوترا ئیلان ئەبێتە بەردەستی پیاوێک ئەبێتە کۆیلەی پیاوێک ناتوانێت ئەو هەموو ماف و ئەوکانی خۆی داوا بکە ئەگەر بە شێوازێکی جوان پەروەردەکرا ئەویش ئەتوانی بە شێوازێکی جوان لەگەر هاوسەرەکەی مامەڵە بکە لەگەڵ منداڵەکانی پەروەردە بکە کەواتە ئەمێنێتەوە سەر ئەوە بۆیە من زۆر جار ئەرێ من وەکو پرۆژەیەکم هەیە بە ناوی پرۆژەی حەوا نەوجەوانانن جا ئەمە زۆر جار ئەیان خەینە بەرخولێک یان بەرە بە 3 مانگ بە 6 مانگ طبعاً ئەوە کافی نییە چونکە تو ئەبێ لەگەڵ قۆناغی ئەو کچە شتت هەبی ئەمە کاتێکە من لەگەڵ ئەو کچانم زۆر جار گلەی دایکی خۆیان باوکی خۆیان لای من ئەکەن خۆ بڵێنەڵێ من مامۆستایەکم بەڵام دایک و باوک لە پێشترە بۆ ئەوان بەڵام سەیرەکە ئەڵێ زۆر جار من هەر لێم ڕازینی نازانن تەعامل لەگەڵ یەک چۆن بکەن وەک چۆن کۆمەلگای ئێمە نازانین لە هیچ ڕوەکانەوە یعنی بەداخم کە ئەو قسە دەکەم حەز ناکەم لە هەم لە ڕووی خێزانیەوە و هەم لە ڕووی پەروەردەی منداڵەوە هەم لە ڕووی پێگەیاندنی نەوجەوانانەوە بەڕاستی زۆر کەم و کوڕیمان هەیە زۆر بە نەزانانە مەسەلەن من دایکم چۆن بۆ لەگەڵ من هەر بەو شێوازە منیش دێم هەوڵم نەدایە شتێک بخوێنمەوە لەو بارە هەوڵم نەداوە خولێک بڵێ بڵێ سەردەمی من زۆر فەرقی هەیە لەگەڵ سەردەمی ئێستای کچەکەی من کەواتە دەبی دایکان بەردەوام خۆیان ئەگەر کچێک پرسیار لە من بکە نەزانم جوابی بدەمەوە ئەمڕۆ شتی تر هەیە گۆگڵ هەیە ئەچی لێ پرسی بەڵام ئایا ئەو جوابێ ئەو لەگەڵ جوابی من یەکە دەستەکان خۆش بەڕێز عەزیمە مەلا محەممەد ڕاوێژکاری خێزانی پەروەردەی زۆر سوپاس بۆ تو بەم بەیانی لەگەڵ مابوویت سپاس دەکەین دووبارە دەستان خۆش بن ئەمڕۆ باسی کەش و هەواکەین وەک ڕۆژانی ڕابردوو ئێمە هەمیشە بینەران و بیرستەرانمان ئاگادارەکەینەوە لە ڕەوشی کەش و هەوای شارەکان کەشەکە بەگشتی بەرەو
فێنکی لە فێنکی شتێپەڕی هەکار بەرەو سەرما ڕایتر شەوان زۆر باشە بەڵام بەڕۆژ هەندێک جار تووشی گەرم و ئەو بابەتانە دەبی بەڵام ئەو بارانبارینەکە هەیە ئەمە کەشەکە دەگۆڕی و خۆشتری دەکات بزانین کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە ئەوەی پلانی گەشتی هەیە سەفەری هەیە هەر بەرنمێکی تایبەتی خۆی با بزانێت. دوێنێ باسی بابەتێکمان کرد کە گوتمان کۆنسرتێکی گۆرانی و تێکەڵاوی ڕووسی و کوردی هەیە دیارە بەڕێوە چووە ئەم کۆنسرتە لە هەولێر ئێوارە کۆنسرتێکی سەما و گۆرانی و کللتوری وڵاتی رووسیا و هەرێمی کوردستان بەڕێوە چوو. بەڵێ جا تێیدا چەندین گۆرانی سەما هەڵپەڕکی کللتوری شێوە جیاواز پێشکەشکرا کە ئامادەبووان لەوێ چێژیان لێ وەرگرت. ئەم چالەکێ بە هاوبەشی نێوان وەزارەتی پەروەردە لەگەڵ قونسڵی رووسیا ئەنجامدرا و ڕێکخرا بوو. ئامانت لەم ساڵاچە نیشاندانی کللتوری رووسیا و هەرێمی کوردستان بوو و هەروەها هەماهەنگی زیاتر و هاندانی قوتابیانی هەرێمی کوردستان و کار ئاسانیان بوو بۆی لە وڵاتی رووسیا بخوێنن. چی هاوبەشیە بوو لە نێوان وڵاتی رووسیا هەروەها نمایشکردنی تابلۆی درونەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی هونەرە ملیەکان کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە پێشکەشکرا. دیارە ئامانچ لەو جۆرە چالاکیانە ئەوەیە کە لە ئایندەدا قوتابیان یاریمی کوردستان بیر لەوە بکەنەوە کە لە وڵاتی رووسیا پەرە بە خوێندنی ئەمدەین هەر وەکو لەوتەکەی بەڕێز قونسڵی وڵاتی رووسیا و بریکاری وەزارەتی پەروەردەش ئاماژە بەو هەماهەنگی و پەیوەندی نێوان هەردوو لاکرا. هەر لەناو بابەتە هونەرەکانە مێنینەوە جامەیان بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ لە هەولێر میوانداری بەڕێوەبەرایەتی هونەری شانۆی دوهۆکی کردووە و لەو چارچێوەیە تیپی شانۆی شۆڕشڤان دوو شانۆگەری پێشکەش کردووە. یەکەمیان بەناوی دەروێز یان گۆدی، دووەمیان بەناوی کۆلاڤ و پەیکە، ئەوەش وەکو هەوڵێک بۆ ئاڵوگۆڕی توانستی هونەری و ڕۆشنبیری هونەرمەندانی کوردستان لە ناو شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان و دروستکردنی ڕایەڵەی هزری و هونەری لە نێوان هونەرمەندانی کوردستاندا بووە.
بس متقطع أري ما كسنا تدي درامن بداي هماس خوده بشه أول چی تستا نخود هوای نهر کشید او هشتا کس نازانید که او نره یان جیمه بلکی زده ترشمه اف هزرت کبن و هزرت نیت ویره دا کاچا کارت گرن مکریه چای دینش دستاش با هزرت کبن بردین و مبخو کرینن کلتور یه ماینتوی چارچوبه داد و یه دی نشش در کبین زده باری و چنده کمک آریش دی جواکی یاسایی رامیاری نه که توشی قارمان و لیستیکیت بن اف گرنگیا و شانوگریه جی بو پتر بوندی زفرید پتر کودانت مید نکنه یعنی گلک تشمید بخو هزرت گفر مید بخو کشتی کلاوت پیروز گرین و دانانه سرت خو زده باری چندی آریش دیتریه جواکی و رامیاری که همی توشی مبوینه بگی قمیسی دستامت سردم أبتني دنيا مساجلك يا بار بكم مش نقاشري. كنت دنيا ناشي ساجلك. بس دبتشي ما براوستي. هي ما تكتبيش. ديكمن. ويجا ما خاله شو لبلا؟ خاله شو لاجيا؟ لازم هرجيني يجل دلدار أخوكم. چنگی چه دستت من دانینه؟ دلدار. هەوڵماندا و پێشمان خۆشە گروپەکانی شارەکانی تر ئەوانی شانۆیان ئامادە بێن لە هەولێر نمایشەکانیان بکەن بۆ ئەوەی دابڕانێک دروست نەبی لە نێوان زەماوەر و لە نێوان کاری هونەریدا و زۆر باشیش دەزانین بینەری ئەمە تێنووی کاری هونەریە هەر بۆیە لە هەوڵدان دێن تا لایەنی پەیوەندیدار دەگەنە قەناعەت بۆ ئەوەی باڵپشتی لە زاوی شانۆیی لە هەولێر بکەن باشەپۆتەکیێنە سەریم دەلاڕاخەکێ زیکا پێشنامە کەسی گاڵا سەرمە و مۆرگریە ڕۆست دەبێت ئەدوێتی گۆدۆریەمە بکەن ئاچنۆ گۆدۆرە دەبنێت هونەر بە هەموو بوارەکانەوە هەرجوانە و دڵخۆش دەبین کاتێک لە شارە جیاوازەکان ساڵێکی جۆرە جۆری هونەری هەیە تەوەری یەکەم لە ستۆدیۆ ناوەند بوو تەوەری دووەم چوارشەمان لە سلێمانی دەبێت هەرجارە و لەسەر بابەتێکی جیاوازی هونەری دەبێت ئەم جارە دەڕۆین بزانین میوانەکانی دالیا چێن دالیا بەیانیت باش سڵاوت لەبێت بەیانیت باش دالیا دەینە لای تۆ و تەوەر بابزانین لە لای تۆ ئەمڕۆ سەبارەت بە چ هونەرێکە سڵاو هاکار سڵاو سۆڤان دیارە ئەمڕۆ بابەتەکەمان زۆر تایبەتە باس لە پەیوەندی و هەماهەنگی هونەرمەندانی باشووری کوردستان و بەشەکانی دیکەی کوردستانەکەین کە لەم ناوەندەدا کۆمەڵێک سازتان بۆی ئەم پەیوەندیان ڕێخستە و هەماهەنگیان کردو بۆی کە کار و ئەزمموی کوردستانی گەورە و هونەرمەندانی کوردستانی گەورە تێکەڵ بێت لەم کاتەشدا چەندین پێشەنگا بە تایبەتی لە باشووری کوردستان بۆ هونەرمەندانی پارچەکانی دیکەی کوردستان کراوەتەوە لەو چارچێوەیەشدا میوانداری بەختیار سەعید کە یەکێکە خۆی لەو کەسانەی کە زۆر خەمخۆرانە هەماهەنگ بە بۆی بتوانێت کار و ئەزمموی هونەرمەندان لە هەر کوێبێ پیشان بدە هەروە خات و ئاسۆز جاف یەکێکی دیکەی لە هونەرمەندانەی کە بە کارە جوانەکانی شاری سلێمانی ڕازاندۆتەوە کاک بەختیار بەخێر بێ خات و ئاسۆز بەخێر بێ سپاس بۆی کام بەیانیە لەگەڵمانە بوون سەرەتا با لە نوێترین کارتانەوە دەست پێ بکەین کە پێشەنگایەکی هاوبەش بوو لە نێوان هونەرمەندانی باشوور و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان دیارە ناوەندی حوڕەنگە لە ساڵی 2016 کە دامەزراوە دوو مەبەست ینی بۆتە تایتڵی سەرەکی کارەکانی یەک چۆن کاری هونەری هونەرمەندانی کورد ببێتە نەریت واتە لە هەموو ئەو شوێنانی کە ئێمە تیاژین گرنگە کاری هونەری هونەرمەندانی خۆمان هەبێت هەر لە ناو ماڵەکانی خۆمانەوە هەر لە ئۆفیسەوە هەر لە میوانخانە و هەتا دوایی خاڵی دومەوە بۆ چۆن ئێمە بتوانین هونەرمەندانی بەشەکانی تری کوردستان پێشوازی لێ بکەین بۆ ناوهەرێمی کوردستان و بەتای بە شاری سلێمانی و ئێمەش بچین لە لای ئەوان پێشانگا بکەینەوە دیارە ئەمە لە دوو ڕۆ گرنگی خۆی هەیە یەک
سوودوەرگتن لە ئەزمموی یەکتری لە هەمان کاتە لە ڕووی نیشتیمانی شەوانە من شانازیەکەم کە هونەرمەندێک لە سنەیە یاخود لە قامیشلووە یاخود لە دیار بکرا هونەرمەندێکی دەزڕنگیون و توانایکی تایبەتی هەیە کەواتە ئێمە پێویستمان بەوە هەیە ئاوێتە یەک بین بۆی بتوانین ئەزمونەکانی یەکتری دەوڵەمەند و باشتر بکەین. ئەم پێشنگای ئەخیرکە کردمانەوە پێشنگایکی تایبەت بە پێکەسازی بوو کە بۆ ساڵی دووەم ناوەندی حەوڕەنگە کردەوە تایبەت بوو بە پەیکەر دەرە هونەرمەندە بەشداربووەکان لە نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان نبوو کە 19 پەیکەرساز بەشداری تیا کرد بوو 6 پەیکەرساز لە ڕۆژهەڵاتی کوردستان 13 لە باشووری کوردستان دەرە لە باشوور جگە لە شاری سلێمانی لە شاری هەڵەبجە لە کەرکووک لە دوهۆکەوە بەشداری کرابوو. ئەم تێکەڵاوکردنە بۆ خۆی بۆ ئەزمونێکی زۆر باش دەوڵەمەندێکی زۆر باش بەڵام ئەوەی کە جێنی گەرانەیە زۆربەی ئەو پێشانگەکانەی کە لە سلێمانیا کرێتەوە تەنها لە سنووری سلێمانیا مێنێتەوە تەنان برادرانیش کە لە دوهۆک و لە هەولێری ژێکەنەوە ئەوانش بە هەمان شێوە کە ناتوانن پێشانگاکانیان بێنە سلێمانی و تەجروبەکە تەنها لە ناو هەولێر لە ناو دوهۆکە ئەمێنێتەوە. ڕاستە یەمەوە سەر ئەو خاڵە بابچمەلای خات و ئاسۆس بەم پەیکەرە بەشداری پێشانگاکەت کرد و باس لە چیەکات و ئەگەر خۆ زیاتر ڕوونکردنەوەمان بۆ بێ لەسەری سەرەتا بەیانیتان باش ئیشکردنی من لە پەیکەری ئەتوانم بڵام ئەم خانمەیە تەنها ئەگەڕێتەوە بۆەوەی کە بەڕاستە ژنبوون لە خۆمدا زۆر کاریگەری هەیە لەسەر ئیشەکانە و بە تایبەت بۆ خەستەخانەی هیوایە چونکە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی ئەو خەستەخانەیان بەداخەوە لە کچانی زۆر تەمەن منداڵ هەتاکو ئەو خانمەتەوە و کامڵانە کە ئەچنە نێو ئەم خەستەخانەیەوە کە یەکەم جار پێیان نەڵێن تۆ بەرکەوتی ئەم نەخۆشیت دایرێکت بیر لە چیەکەنەوە بیر لەواکەنەوە چۆن نەمانی ئەم پرچانەیان کاریگەری لەسەر دەرونیان هەیە بیریان ئازاری جەستەی یان نییە بیریان لەوە نییە کە ئەبێت چڕێکارێک بەکاربێنن بۆ چاک بوونەوەیان یان چۆن هەوڵ بن بۆ ئەوەی کە باشتر بەرگەی ئەم حاڵەتە بکرن یەکسەر بیریانەچێت بۆ نەمانی قژەکانیان بۆیە لەوێ ژن بوونم ئەتوانم بڵم قژیان وەک تاجێکی ئاڵتونی هەمیشەی ئەبێنن لەسەر سەریان نەمانی ئەم موانە ئەبێتە هۆی بەشێکی زۆر زۆر کاریگەری دەرونی لەسەر جەستە و فکری ئەو خانمانە بۆیە بەڕاستی توانیمە لێرە بڵم زۆر جوان بوو کاچیتە ناو پێشنگاکە کار وەختەر یەکسەر کارەکەی ئەم تەبینی شوێنێکی زۆر باشی گرتووە بۆ نمایشی کارەکەی باشە ئاماژت بەوەیە یانی کارە لەسەر ئافرەت کردو و پرچی ئافرەت کردو لەم کارە تەنها لە چوارچەوەی هونەرە یان جگە لەو پەیامێکی یاوتا وڵدا و پەیامێکی واش بگەێنی کە خانمان زیاتر پشت بەخۆیان بەسن لەگەڵەوەی کە ئەو کێشە و گرفتانی لە کاتی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە تووشیانە بێت چ پەیامێکی دیکەت هەبووە لە تێدا هەر خۆی کارەکە ئاماژەیە بۆ ئەوەی کە لەسەر پرچەکانی وەستاوە کاتێک کە تۆ ئیرادت بەهێز بێت دووبارە ئەبیتەوە خاوەنی ئەو پرچە جوانانەوە بەداخەوە من یەک دوو هونەرمەندی ئازی زۆر بەرکەوتی ئەو حاڵەتە هەبوو کە بەریان کەوتم باسی نەخۆشیەکەی خۆیانیان کرد یەکسەر خەیاڵە لای ئەو بوو یان یەکسەر ئەو دوو فۆتۆیەت پیشانیان پێشتر قژیان چۆن بۆ ئێستا چۆنە بەڵام خۆشبەختانەیە بوونەتەوە خاوەنی جوانترین قژ یعنی لە پێم وتون ئەگەر ئیرادت بەهێز بێ ئەگەر تۆ خۆڕاگربی ئەبیتەوە خاوەنی هەموو ئەو جوانیانەی کە پامی هونەریش دەوەی بتوانین کەساتێکی جیاوازتر بەهێزتر دروست بکەینەوە لە دوای بینینی هەر کارێکەوە کاک بەختە باس لەیەکی لەو کێشانە کرد بۆ منێت کاتێک کە پێشەنگایەکە کرێتەوە دیارە پێویستی بە ئەرک و ماندووبوونێکی زۆرێ بۆی ئەم پێشەنگای بکەوێتە سەر نمایشکردن لە هەمان کاتە لە چوارچەوەیەکە مێنێتەوە و خۆشت ئاماژت بێ کاتیایەوە چەندی هونەرمەند لە بەشەکانی دیکەی کوردستانیان لە هەر شوێنێکی دیکترەوە بێنن لە پارێزگایەک نمایش دەکرێت کە دەکرێت ئەم ئیشانە بگوازرێتەوە بۆ شارێکی دیکە بۆ پارێزگایەکی دیکە و کەسانی دیکەش بیبن و ئەزمموی لێ بکەن چۆن بتوانین ئەمە بسازێنین دەرەوەندەی ناوەندی حوڕەنگە توانی بێتی هەوڵی ئەمەی داوە بەڵام هەوڵدانەکان بەڕاستی لە مەساحەیەکی بڵێن بەرتەس کاماوەتەوانە چکە تۆ هەر پێشانگایەکە لە شارێکەوەی بۆ شاریکە پێویستی بە کۆمەڵێکە هاوکاری بەڕاستی مادی هەیە کاوکاری مادیەکە نەبێت تۆژۆک و ناوەندێکی ئەهلی ناتوانیت هەموو جارەکان ئەمە بکەیت لەبەرەوە پێویستمان بەوە هەیە هاوکاریکردنەکان بۆ پرۆژە هونەریەکان بەرفراوانتر بێ گەورەتر بێ چکە دوجار ئێمە بە هەمومانەوە ئەتوانین هونەر جگەل لە پەیامە هونەریەک ئەنی پەیامە ئینسانیەکەی بتوانین بیکەینە لایەنێکی گەشتیاری کاتێک زۆرێک لە وڵاتانی لە دنیاە هەیە
هونەر بۆتە سەبەبێکی بژێوی بۆ وڵاتەکە بۆ شارەکە کاتێک بۆ نمونە با بڵێن قاهیرە وەرگرین قاهیرە جگەلەوەی کە شوێنێکی گەشتیاریە بەڵام لە هەمان کاتە شوێنێکی هوەری زۆر باشەیە هەر هەمومان کاتێککە گەشتێکەکەین بۆ قاهیرە بیر لەواکەینەوە بچین فلان هوەرمەند ببینین با بچین فلان مۆزەخانە ببینین بەڵام لە باشووری کوردستانە کامەیە ئەو مۆزەخانە زۆر گەورەی کە کرابێتەوانەکە کاری هوەری هوەرمەندانی ئێمە و لە ڕووی مێژیەوە دابین کردبێ نەک لە سلێمانی لە هەولێر کە پایتەختە لە دووهۆک لە کەرکووک یەک مۆزەخانەمان نییە کە مێژووی هوەری تیابێ لە باشووری کوردستانە کەواتە ئێمە زۆر کەم و کوڕیمان هەیە لە ڕووی کاری هوەری و هەنگاویشی بۆ نەنراوە کەواتە ئێمە پێویستمان بەوەیە هەمومان ببینە دەستێک بۆ ئەوەی چۆن بتوانین ئیسفادە لە تەجروبە و ئەزمون و ستایلی کارکردنی یەکتری بکەین بەتایبەت ئێمە کۆمەڵە هونەرمەند بە بەردەوامی لە شار و وڵاتی جیاوازەوەێنین ئێمە و پرۆژەی سمپۆزیۆم کە ساڵانەیەکەین بەردەوام لە هەموو بەشێکە بۆ 12 وڵاتەوە ئێمە هونەرمەند داوەتەکەین هونەرمەندانی با بڵێن شارەکانی خۆشمان بەشداریەکەن ئەو چەند ڕۆژەکە پێکەوە کارەکەن لە گفتوگۆکردن سوود بە یەکتریەگەین لەمان کاتە لە جۆری ئیشکردنیانە ئەکرێ لە دواییشە بڵێن گواستنەوەی ئەزمموی زیاترە بڵێ ئەشکرەکە دواتر پرۆژە بە یەکەوە دروست بکەن بەڵام ئەمانە هەمووی بەداخەوە لەسەر ئاستی شخصی کراوە لەسەر ئاستێکی با بڵێن دامەزراوەی حکومی نەکراوە کە پێویستە ئەمە پلانێک هەبێت هەماهنگی ئێوە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە چۆنە بۆ ئەمە کێشەکە لەوایە هەم وەزارەتی ڕۆشنبیری هەم سندیکای هونەرمەندان ئەنی شوێنە پەیوەندیدارەکان با بڵێن بەردەوام ئەڵێن کێشەی پارەمان هەیە ئەم کێشەی پارەی نازەم لە کوردستان کەی کۆتایی دێت باشە زۆر باشە ئاسۆزیان ئەگەر بینەوە سەر کارەکانی ئێوە بە تایبەتی کارەکانتان لە چەندین چوارچەوەی لە خۆ گرت و چەندین پەیامی جیاوازی هەیە بینەوە سەر سیمای سلێمانی ئایا بینی کە ئەم سیمای سلێمانی بە جۆرێک بێت ڕەچاوی کاری پەیکەرسازی کرد بێت و لە شوێنە گشتەکانتان درابێت بە تایبەتی باسیەوەمان کرد بەشێکی زۆر لە شەقامەکانی سلێمانی بەهۆی ناونرا بە ناوی کەسایەتەکانیان شاعیرەکان بەداخەوە من 2007 کە پەیکەری شاعیری گەورە بەنگینەم دروست کرد لە دیوانەکەیە ئاماژەی بەوە یاوە کە بەنگینە لە سەردەم و ژیانی خۆیدا بە شعر جوابی معریفی ئەو کاتی یاوەتەوە کە پارێزگاری سلێمانی پێوتراوە بە شعر ناوی هەموو شەقامەکانی سلێمانی ناوە لە پیرەمێردەوە مەولەویە سەرایە هەمووی بە شارێکی زۆر جوان دایڕشتووە ئەنجا ئەو شەقامانە ناونراوە بەڵام بەداخەوە لە دوای نەمانی بەنگینە و زۆرێکی تر لە شاعرانی گەورەی ئەم شارە و هونەرمەندان تا ئێستا بیر لەوە نەکرایەوە کە ئەم شەقامانە لەگەڵەوەی ئەو ناوانیان هەیە پەیکەری زۆر جوانی تایبەت بە ناوی خۆیان و کەسایەتەکانیان هەبێت ئێستا شەقامی مەولەوی هیچ سیمایەکی پێوەپەیکەری تری لێ بۆ نمونە ئەویش بە هەوڵ و ماندووبوونی زۆرێک لە هونەرمەندان چەند پەیکەرێک لە نێوەندی شاری سلێمانی لە سەرایە دانرا بەڵام بەداخەوە دیسان لە دوای ساڵانی 2019ەوە بڕیارێکیان دەرکەوتووە بەڕێوەبەرایەتی شارەوانی و ڕۆشنبیری و پارێزگاری سلێمانی کە ئەبێت دانانی پەیکەر بە جۆرێک لە جۆرەکان لە ناوەندی شار دوور بخرێتەوە بچێتە ئەطرافەکانی دەرەوەی شار کە بە بڕوای من ئەمە بڕیارێکی زۆر هەڵەیە ینی شوێنی نمایشکردنی هونەر بێت لە هەموو وڵاتانی دنیاە ئەسڵان هیچ کوچە و کۆڵانێکیان نییە کە تۆ هەنگاوی پێبنی چەندین کاری هوەری پەیکەرسازی نەبینی هیچ شتێک نەماوە کە کاری بۆ نەکەن بەڵام ئەوان وایە لە ئێمە کردووە کە ئەسڵان و کارانەشی کە کردومانە لە دوای چەند ساڵێک نامێنێ لە پڕ بەبێ ئەوەی هونەرمەندەکە ئاگادار بکەنەوە ئێمە ئەم کارە لا ئەبین تۆ خاوەنی ئەم کارە هوەری ئەی بیتەوە لای خۆت یا پارێزگاری لێ ئەەکە یا بەبێ پرس و بەبێ هیچ شتێک و کارە لە ناوچووە کە جوانترین سیمای شاری هەڵگرتووە بەڵام بەداخەوەی تر تا ئێستش نازانانی ئەم قسانە چەندین جاری تر دووبارەیەکەینەوە و چۆن نتوانن کاری لەسەر بکەن باشە گەبێنەوە سەر ئەزمونونەکانی ئێوە بە تایبەتی وەکو پەیکەرسازان تا چەندە سووتان لەو پێشەنگانە کراوە وەرگرتووە کە لە نێوان هونەرمەندانی باشووری کوردستان و یان هەر پارچێکی دیکەی کوردستان بوو بێیان بەگشتی هونەرمەندان لەم چوارچێوەیە کاریان لەگەڵەوەیە کرد بێت. خۆشبەختانە هەڵبەتە هونەرمەندانی ڕۆژەڵات شاهیدی ئەو شتە بوون ببورن کە ئەم ساڵ ئێمە باشترین کارمان کرد هەم لە ڕووی تەکنیکەوە ببورە ئاوی لێ ئەتوانین بیخۆیت
کاک بەختیاری خۆتانەوەتانە بینین کە ئەم ساڵ جیاوازتریش بوو لە ساڵی پار. بەڵێ و ئەم ساڵ جیاوازتر بوو هەم لە ڕووی تەکنیک هەم لە ڕووی ستایلی ئیشکردنەکانەوە کە بەڕاستی هونەرمەندانی ئەو دیویانوت ئەم کارانی ئێوە لە چاو ساڵانی ڕابردوو زۆر جیاوازتر بووە یعنی هەنگاوێکی زۆر باشە بوو لە نێوان هەردوو لاماندا. باشە کاک بەختیار بۆ منە ساڵی دومتان بوو تا چەندە هەوڵتان ناوە بۆ منە ئەم ساڵ کۆمەڵێ هونەرمەندی دیکە بانگێش بکەن ئەزمموی لێوەربگرن یعنی بۆ من هەر ساڵێ و جیاوازتر ئێوە هونەرمەندان بانگێش بکەن بە پێی شارەکانی ڕۆژهەڵات بێ یان ڕۆژئاوا بێ یان هەر شوێنێکی دیکە بێت. کێشە لەوە پێی کەرۆک و تابلۆ نیە تابلۆتوانی هەر بڵن کانڤاسەکە بینی تو لێرە چوارچێوە و ئەوەی بۆ دروستکەیتەوە بەڵام هێنانی پێکەر کێشە قورسایی هەیە زۆر زەحمەتە گواستنەوەی لەشکاندن و ئەوانە بەڵام ئەوەندەی کرابێت بەرنمەیەک هەیە بڵێن بە ساڵی داهاتوو ئەگەر بتوانین پێشنگەکە بکەینەوەوانە بە پێچوانەوەوانە ڕێکلامێکی بۆ بکەین یاخود بڵێن لە ڕێگەی خۆمانەوە ئەو هونەرمەندانی لە شارە جیاوازەکانە کاری پێکەرەکەن داوای کاریان لێ بکەین بەڵام بە مەرجێک لیژنەیەک هەبێت هەڵبژاردن بکات بۆ کارەکان نەک ئەوەی هەر کەسێک پەیکەرەکات کارێکی لەوێ دانرابێت ئەتە تۆ نابێت ڕێگە بەوە بیت ئەو کوالیتیە بێتە خوارەوە بەناوی ئەوەی هەڵبژاردننی کارەکە ژگە لە هونەرمەندەکەەوەش زۆر گرنگ نییە ڕاستە بڵێ ئەنی بەڕاستی من خۆمابیری لەکەمەوە ناوەکە گرنگ نییە کێ بەڵام گرنگ کارەکەیە ڕاستە کارەکە ببێتە سەرداری ئەوەی کە ئەم بەشداری پێشنگەکە بکاتیاننا باشە ئاسۆس کاتێک کە بەشێک لە هونەرمەندان منەوە پێشنگاکەیە دوان باسییان لەوە کرد کە دابشکاری هەبوو لە نێوان کارەکاندا بۆن منە کەسایەتی یعنی بە پێی هەنێ پێوەەر ئێوە ئیشتان کردو و پێوەرانەی کە ئەم ساڵ لەسەری پابند بوون چی بوو زیاتر هەڵبەتە هونەرمەندانی ڕۆژهەڵات زیاتر ئیشیان لەسەر کەسایەتەکان کردبوو بەڵام ئەو هەمانگی کە هەبوو لە نێوانمانە هەم فکری زۆر جیاواز هەبوو هەم زۆرترین ئەو کەسایەتیانەی کە کرابوو ئاگاداری ئەوە بووین کە چۆن ئەبێ ئەو کەسایەتیانە دووبارە نەبێتەوە یاخود ئەگەر هەش بوو کەمترین کار بێت بۆیە بە خۆشحاڵیەوە زۆربەیان ئیشیان لەسەر کەسایەتی کردبوو کەسایەتی ناودارەکانی کوردستان بوو لە هەر چوار پارچەکە هەندێک کاریشمان هەبوو وەکو کارەکەی من کە فکری بوو. باشە تا چەندە گرنگە ینی بۆ منە بەشێکی زۆر و کارانەی کەیبینی کەسایەتین بچێتە چوارچۆی بابەتی فکریەوانەی بۆی بۆ من کە تۆ سێری پەیکەرێکی بیری لێ بکەیتەوانە و لارمی کوردستان ئەو هونەرمەندانی لارمی کوردستانیش کارەکەن بەشێکی زۆریان هەر لە چوارچەوی کەسایەتیە. خۆشببختانە من نتوانم بڵم لە یەکەم کارمەوە کە هونەرمەندی گەورە شەمەڵسایی بوو کە ئیشم بۆ کرد ڕەمزم بەکارهێنا لە کارەکەیا بووی ڕاستە پۆترێتی ئەو کەسایەتی وجودی هەیە خۆی لەبەرەوەی ئەگەر جیلی ئێمە ئەیناسێ جیلی سەروی ئێمە ئەیناسە بەڵاموانەی دوای ئێمە بەداخەوە نایناسن ئەم سوورەیە ون نەبێت لە زەهین و بەرچاوی ئەوانە بۆیە هەم ڕەمزێکم بەکارهێناوە بۆ ناسینەوە و سمبولی ئەو کەسایەتی هەم پۆترێتەکەی خۆی لەبەرەوە زۆر گرنگە کە تەنها خودی پۆترێت نەبێ بە تەنها بۆ تۆ کاتیوە ئایدیەک فکرێک هەیە ئەدەوێ بۆی دابڕێژی ینی ئیشێکی پێکەری بۆ بسازێنیت ئەمە چۆن بیری لەکەیتەوە سەرەتا ژیانی ئەو کەسایەتە زۆر جگە لە کەسایەتی ئەگەر من ئیش فکرێکم هەیە پامێکم هەیە مێ لە ڕێگەی هونەرەکەمەوە بیگەێنم من زیاتر ئیشم بۆ پێکرد لەوانەیە زۆر جیاواز بێ هەر زۆر وەکو تابلۆ نیە بەڕاستی لەبەرەوەی پەیکەر سێ بوعدا تۆ ئەبێ دایرێکت بەر ئەو ئیشە ئەکەویتەوە چۆن ئەتوانی نمایشی ئەو کارە بکەیت کە لە تەواو فکر و هزری تۆیایە چۆن ئەیگەیەنی ببینەر بۆیە ئەبێ ئەوە زۆر دیتێل و وردەکاری تا بەکار هات بێ ڕاوێژ بە هونەرمەندانی تر بکرێ من خۆشبەختانە ئاڵم ئەو ئازادیم هەیە کە ئەتوانم ڕاوێژ بە هونەرمەندانی کە بکەم هیچ کات بە بچووکی نایت بینم بگرا ئەو هونەرمەندانی کە ئەبنە هۆی پاڵپشتی و گەورەکردنی کارەکانم. دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بەوەی کە لەگەڵمان نابوون ئەمڕۆن بە هیوایەوەی توانین بێتمان بەش تیشک بخەینە سەر بەشێ لەو کێشە و گرفتانەی لە کاتی سازدانی هەر پێشەنگایە کۆرکارێکی هونەریە ڕوبەڕووتانە بێت وەکو ئێوە کە هەڵەسم بم کارە بە هیوایەوەی پامەکانیشتان گەیشت بێ. زۆر سپاس جارێکی دیکە سۆڤان هاکار ئەگەڕێمەوە لای ئێوە جیاواز بوو ئەم بەڕگەیمان بە تایبەتی کێشەکانمان خستە ڕوو لەگەڵەوەی کە بەشێکی زۆر لە کەساتیەکان لە هونەرمەندەکان ساڵانە هەڵەسن بە پیشاندانی و پێشەنگا لە هەمان کاتدا بێبەشنی لە کۆمەڵی کێشە و گرفت کە تووشیان دەبێت. بەڵێ سپاس دەکەین هاوکارمان
دالیا لە سلێمانی و سپاس بۆ میوانەکانیشت. بابەتی ئەمڕۆمان دوو تەوەرەی جیاواز، تەوەرێکی هوەری و تەوەرێکی دیکە کە ڕۆژی جیهانی کچان بوو، ئاگاداربوون و پەروەردەکردنی کچان. جارێکی دیکە پیرۆزبایی لە تەواوی کچان دەکەم، دوای تەمەندرێژی و ئایندەیەکی گەشت بۆ کچانی وڵاتەکەم دەخوازم، چونکە خۆم باوکی کچانم، بۆی بەردەوام نزای یەکەم هەر بۆ کچانە. کچەکانت تەمەندرێژ بن. یەک کچە زۆر سپاس. کچەکەت تەمەندرێژ بێ یاخۆم. لەبیری نەکەن کە ئێوەی خانمی نەوجەوان دایکی دواڕۆژن و دایکێکی پڕ لە زانیاری بێگومان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی کۆمەلگایەکی وشیار لە ژێردەستی پەروەردە بێت. سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بوون، خواتان لەگەڵ.